کۆمەڵی ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و داستانم. بە دروشمی کۆڵنە دەین و بەردەوامین هەڵمەتی بانگەشە بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوامی هەیە. تیمەکانی بانگەشەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ سەرخستنی لیستی 1994 و کاندیدانی. بۆ ئەم مەبەستە شاندێکی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە یاوەری مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی قەزای چۆمانیان لە دەڤەری باڵەکایەتی بەسەر کردەوە. ئێمە ئیمڕۆ لەگەڵ شاندێکی مەڵبەند و لەگەڵ بەڕێز مامۆستا مەڕوان کاندیدی ژمارە 2 لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی سەردانی چۆمانمان کرد، قەزای چۆمان دەڤەری باڵەکایەتی کە هەڵمەتی ماڵ بە ماڵ و هەڵمەتی دوکان بە دوکانمان کرد لەو بازاڕە. بەڕاستی کە ئەوەی ئەوڕۆ کە بەدیم کرد لەم شارۆچکەیە ئەوە بوو کە خەڵک بە دەڵم پێشوازیەکی گەرمەوە پێشوازیان لە بانگەشەکارانی کۆمەڵی ئیسلامیە کرد. ئەمەش هەمووی بۆەوە گەڕێتەوە بۆ ئەو هەڵوێستە بوێرانەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە ڕابردوودا و هەروەها هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە ڕابردوودا نواندێتی خەڵک پێشوازیەکی گەرمی لێ دەکرد. لەبەرەی گەلدابوون و هەڵوێستا جوامێرانەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا وای کردووە هاوڵاتیان بە گەرموگوڕیەوە پێشوازی لە تیمەکانی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بکەن و پاڵپشتی خۆیان بۆ ئەو لیستە دووپات بکەنەوە. ئێمە گوتومانە هەر ئەگەر کورسێکیشمان هەبێتن بۆ نمونە لە ڕابردوو چۆن ئیشمان کردووە تونند و تۆڵتر دەبین لەبەرەوەی ئێمە باوەڕمان بۆیە کە ئەو وڵاتە ئێمە دەبی بە دامەزراوە بکرێتن و دەبێ یاسا سەروەری تێدا پەیڕەو بکرێتن و ئەوانەی کە یاسا پێشێل دەکەن یاسا دەشتێنن دەبێ بەڕاستی بە هەموو لایەکمان ڕوبەڕویان ببینەوە بۆی کە ئەو وڵاتەمان وڵاتێکی خێر لە خۆبینی و بێتن و وڵاتێک بێتن بەرەو دامەزراوەی بڕوات. کۆمەڵیان بەپێویست زانی کاندیدەکانیان بەر لە دەرچوونیان ڕاستە و خۆ مشارەکان پێ بکات بستن ناو خەڵک و جەماوەرەوە. من ئەو جۆرە شێوازی بانگەشە بەڕاستی کە ئێمە بەپێی ئەو پلانێکە دامان ناوە لە سنووری مەڵبەند کە دابەر بەسەر ئۆرگانەکانی سنووری مەڵبەندە دابەزینی خەڵکی ئێمە لە ناو جەماوەر خۆی لە خۆیدا کاریگەریشی ڕاستەوخۆ هەیە لەسەر ینی گۆڕینی بۆچوونی خەڵکەکان بەرامبەر کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئێمە لە دیارە ئەوڕۆ بە دوو تیم دەرچوین لە مەنتیقەی بڵێن قەزای چۆمان و ناحیسیدەکان ئەوەی کە ئێمە بینیمان لە نزیکەوە لە خەڵکەوە بەڕاستی پشتگیری ئەو خەڵکە بۆ کۆمەڵی ئیسلامی گروتینێک بێمە بەخشە کە ئێمە زیاتر بچنە ناو خەڵکەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەڵمەتی بانگەشەی ئەمجارەدا بۆ پاراستنی ژینگە و ئەزیەتنەدانی هاوڵاتیان شێواز و میکانیزمی دیکەی گرتەبەر بە تایبەت لە ڕێگەی میدیا و سەردانی مەیدانی تیمەکان و کاندیدەکانەوە هەڵمەتی بانگەشە بەڕێوە دەبات. کادیران و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە دروشمی کۆڵنادەین و بەردەوامن لە بانگەشەکردن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و کاندیدانی شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک تاوەکو کاندیدانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بگەیەنە پەرلەمان بۆ ئەوەی بەردەوام بن لە بەرەی گەلدابوون. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان.